سڵاو و ڕێزە حورمەت بۆ هەموو لایەک ئازیزانی ئارام ئەحمەد، هیوادارم کە زۆر باش بن. ئەم شەویش کۆمەڵێک وردە بابەتەن بۆ باسەکەم، ئیتر بزانین چیمان لە مێشکمانە هەڵگرتووە. بۆی و برادەرانیش لە ئەکاونتەکەەوە بیبینن بە ڕێزان و ئازیزانی من. باش بەرحاڵ سڵاو و ڕێزە حورمەت بۆ هەموو لایەک ئازیزانی من. لێرە جەواکەی زۆر سادی کردووە لە دەشتایەکانی NL لە کوردستان. ئێشتا وەزعەکە باشە، یعنی ئێشتا جەوەکەتان خۆشە، گەرمە، بەڕاست ئەوەی شتێکی باشە بۆ ئێوە. ئەوەش هەمووتان نەزان چییە، خۆ پێویست ناکات. هیوادارم کە هەوڵ بن بەکاری بهێنن بۆی وەکو کاگەرا مەحموودتان لێبێت. ئاکاک ئەوە لە دوو لە مەست و حەیرانم. لەم چەند ڕۆژەی ئایندەیە ئازیزان کۆمەڵی ڕوودا و ڕوودان ڕوویاوە کە باشووری کوردستان خۆتان نەزانن هەمیشە هەر لە کێشایە. ئەوەندەی کە ناخۆشی هەیە ئەوەندە خۆشی نییە. ململانەکانیش زۆر ناشەریفانن بەڕاستی. جەلالی و مەلایی وەکو دوو ڕەگی گولی لە شەستەکانەوە لە خەڵکی کوردستان ئاڵاوە و ئەم دوو بەڵایی بەڕاستی لە کۆڵ نابێتەوە. بەشێکیشی خەتای خەڵکانێکە کە ئەم خەڵکانە هەڵسن ئێسێک بۆ بە پارە کاریان بۆکەن، ڕۆڵی چاشێک گێڕن. بەڕاستی ئەوانە هەمووی ئەوەیە. لە پێشە من لەسەر ئەو مەسەلەی ئەو کچە مناڵەکە لە کەرکووک ئەوەی کرد هەندێک قسە و باسم کرد لە کاتی خۆیان. ئێستا بە کورتی چەند قسێکی ترەکەم لە دوایی یا باسی ئەو مەسەلەی ئەمڕۆ ڕوویاوە لە ئەو ئەو گوندە لە جانەکوێ لەسەر ئەوە قسەکەم. وەڵحاڵ دووسێ بابەتی کورتان بۆ باسەکەم، هیوادارم کە بتوانم پەیامەکان بکەێنم. ئازیزان، پیاوی بچووک یا پیاوی گرگن هەمیشە لە شتی نزم هەڵەچێ، لە شتی بچووک هەڵەچێ، چونکە توانایی نییە بڕوا بۆ شتی گەورە، چونکە باڵای لەو ئاستانیە. بەڕاستی لەوێوەیە کە یەن تەنگە نەفەسی خۆیان یا بوودەڵی و هیچ دەباران نەبووی خۆیان دەرەکەن بەرامبەر بە شتە گەورەکان کە هیچ کاتێک مەسەرەن ئەوان گوێرێژی یا گوێدرێژی ئەو بارە نەبوون کە بتوانەوە بکەن. ئیتر ئەم سۆشیال میدیایش کە هەیە هەر کەسی هەڵەسێ قسە و باسی خۆی تیاکە. لە حقیقەتە هەزاران پێیج کراوەتەوە پێیجانە شت بە ناوی ئەم ئەوە بڵاوەکەنەوە، هەمووشی درۆیە. خەڵک هەر لە خوار و هەر لە خۆ کۆمنت ئەنووسێ بە میزاجی خۆی بەبێ بزانێ ئایا قسەی ڕاستە یا ڕاست نییە. بۆیە لێرەوە ئەمەوێ بە ئێوە بڵێم کە بەدەر لە هەموو شتێک مرۆڤ حتا هەموو گیان لەبەرەکان باشە بە فڕندە و بە ئەوانەی دەریا و بە هەمویانەوە هەمووی پیرۆزی خۆیان هەیە بەڕاستی، چونکە هاتوون بۆ ئەوی لەم سەر ئەم گۆشتەویە بشین. تۆ ناتوانانی بەگشتی بڵێ فلانە چین یا فلانە توێژ یا فلانە نەتەوە مقدسن. هەتا خێزانیش لە خێزانێ ئەکرێ خەڵکی باشی تێدا بێ، خەڵکی خراپیشی تێدا بێ. بەڕاستی خەڵکی ڕازگۆی تا بێ، خەڵکی درۆزنیشی تێدا بێت. لە باشووری کوردستانە خۆتان نەزانن کە هەموو هاوکێشەکان چۆ بەناویەکە. پزیشک هەیە، پزیشکە سوێنی یاسایی خواردو عەلەساس، بەڵام ئەوەی مرۆڤ بێت لە ناخیان نییە. مرۆڤایەتی بەڕاستی ئەوەی ئەخلاقیاتی پیشەکەی خۆشی بێ لە حەقیقەتە لە تێدا نییە. باش نییە. زۆریان هەن زۆر بوو دەڵە و نزمن لە پێناوی پارە هەموو شتێکەکەن، قاچاقچی بێویژدان بە حەقیقەتە. باش نییە. ئەمانە حەقا بچنە زیندان لەبەرەوەی کە کەسانی خراپن پزیشکیشن. هەیشە پزیشکە بەڵام ئینسانی شەریف و باشە، یعنی بەگشتی ئینسان ناتوانێت قەزاوە لەسەر ئەو مۆزوعانە بکە. ئەندازیار هەیە شەریفە، هەیشە ناشەریف و گەندەڵە. مامۆستاش هەیە شەریفە و هەیشە ناشەریف و گەندەڵە. ڕاستی هەموو ئەم چین و توێژانە باشە، کەسی باش و جوان و کەسی شەریفیان تێدایە و کەسی ناشەریف و ناشرینیشیان تێدایە. ئەمە واقعە. مامۆستا هەیە دزە، هەیە گەندەڵە، هەیە ماستاوچیە، هەیە پۆخڵە، هەیە درۆزنە، هەیە لەشکڕە. باش نییە. مامۆستای زانکۆ ئەزانم
بۆ نمونە ئافرەتە ماتۆر ئەوەی کە ماتۆری پێ و خوارد نەبا دیلیڤەریە بە ئەوە لەگەڵ یا پەیوەندی هەیە لە حقیقەتە مامۆسای زانکۆ ئەزانم کاکە ژیان کچی تەلەبەی تەلەبە لەگەڵ خۆیەتی ئەشێ سێکسی لەگەڵاکە باش نییە هەیشیانە هەتا خۆ حەسکا شەریفە بەڕاستی لە قوتابخانەیە ڕۆڵی باوک ئەبینێ ڕۆڵی کەسێکی جوان ئەبینێ بەڕاستی کەواتە هیچ چین و هیچ توێژێ بەگشتی مقەدەس نین پیرۆز نین بە مامۆستایشەوە باشم مەگەر ئێوە و پیاوەکانتان نەبوون لە هەولێر یا لە سلێمانی مامۆستاتاندایە بەشەق خۆ هەمومان بینیوانە بەڕاستی ئێوە کەی حرمەتی خەڵکی کوردستانتان لا بووە تاوەکوی مامۆستاتان لا بێ بەڕاستی ئێوە نەبوون لە هەولێرا شەقتان لە ناوگەڵی مامۆستا هەڵتا بۆچی لە بەرامبەر کچە قوتابیەکە هەمووی ئەبێتە مامۆستای ئەخلاق سێرە ئەزانە خۆشەویستان پزیشکی کوردستان هەیە باش نییە کەمینەی باشی تێدایە بەڵام زۆربەی زۆری ئێستا خراپن بەڕاستی باش نییە من ئاگادارم پزیشکەیە ڕۆژانە دوو سێ نەشەرگەری ئەکا بۆ نەخۆش نەخۆشەکە نەشەرگەریەکەی پێویست نییە بەس ئەم لەبەر پارەکە بەڕاستی بۆ یەکات باشە پێویستی بەو هەموو فەحسە نییە لەبەر خاتی پارە ئەو هەموو فەحسەی بۆکە حتا پێویستی بەو هەموو دەرمانە نییە بەڵام بۆ خۆی دەرمان ساخەکاتەوە ئەی نێرە بۆ دەرمان کڕین من حەزەکەم بزانن ئازیزان لەو پەڕی گەنجیا بووم کاتمە هۆڵەندا باشە هەتا هاتمە هۆڵەندا ڕەنگە سەدان جار دەرزیم لە خۆمدا بێت لە باشووری کوردستانە دەیانەوە حەبم خوارد بێت دکتۆر دەرخواردیاوم سەیرە هەموو کەس ئەزانێت تۆ کە گەنجی تەندروستیت باشترە ئێستا ئەوە 29 ساڵە یا 30 ساڵە لە هۆڵەندایم یەک دەرزیشم لە خۆم نەداوە باشە یعنی سەیریکەن چۆنە فەرقی هەیە لە ڕاستیان دنیاکان باشە تۆ لەو پەڕی گەنجیا بووی سەدان دەرزیت لەخۆدا و حەبوت خواردووە بەڵام 30 ساڵ لە ئەوروپابی لە هۆڵەندابی یەک دەرزی لە خۆنەی لە حەبیشا مەگەر پاراسی تۆڵ بخۆیت ئەها چەند جیاوازی هەیە باش نییە لەبەرەوە سەدان مامۆسامان هەیە سێ کەس لەگەڵ قوتابیەکەی خۆیانکە کوێی مقەدەسە ئەمە کاکە سەدان مامۆسا هەیە کەمینی داناوە قوتابیەکەی خۆی مارە کردووە بیکردی بەژنی خۆی کوێی مقەدەس و پیرۆزە لەبەر بەڕاستی ئاوا نییە بۆیە لەبەرەوە ئەو قسانم کرد بۆی هەمووتان بزانن کە مامۆستا یا هەر پیشەکارێکە هەیە مامۆستایە دەست ئەڵێتەوە پارە وەرەگرێ بەڕاستی ئەبێ قوتابی ڕێزی بگرێ ئەوش ئەبێ ڕێزی قوتابیەکەی بگرێ ئەبێ قوتابی لە مامۆستاوە فێری ئەخلاق بێ فێری حرمەت بێ فێری ڕێز بێ فێری کەسایەتی بێ بەڕاستی باشە ئەگەر وانە بێ یعنی هیچ حرمەتێک لە بینی مامۆستا و قوتابیانە بڕۆ مەسەلە باسێکی تر لە ساڵی 1991ەوە دەگەنج لە باجینان لە دوهۆک لە هەولێر لە سلێمانی لەکوێ بێنە سەر شەقام یەکێتی و پارتی و تویانە ئەوە دەستێکی لە پشت ئەوانە ئاژاوەچی لە کاتێکە یەکێتی و پارتی خۆیان دەستیان لە پشتە خۆیان جاسوسی نێودەوڵەتین خۆیان ئاژاوەچین بەڕاستی خۆیان کێشە خەتەرەکەن باش نییە یعنی لە دوای ڕاپەڕینەوە دەکەس نەدۆسە شەقام کە داوای کارکە داوای نانکە ئەمان نیایەتە بەرفیشک و هەزار تۆهمی شەسوودە پاڵیان کە ئەمانە پیاوی دەرەچی باشە بۆیە ئەم چیرۆکە درۆزنانەی لە ڕاستە ئیکسپایر بووە باش نییە خەڵکی کاری دەوێت ژیانی دەوێت ئەمڕۆ ئەوەی کە لە لاجان لەو گوندەیە ڕوویاوە باشە پارتی ئەوەی توانی بەرامبەر بۆ خەڵکە کردی هەچی بێحرمەتیشی پێیانەکە دەستیان لە پشتە ئەمە پیاوی خەڵکن ئەمە پیاوی فڵان فیسان ئەمە ئەوە یعنی بۆچی کەس نهاتە سەر شەقام پیاوی خەڵک نەبێت دەستی لە پشت نەبێت باش نییە بۆ ئێوە هەرچی کۆمپانیایە هەرچی سامانی ئەم وڵاتە هەیە کردوتانە بە مڵشی خۆتان هێشتا ناتانەیە کەس داواکاری بکە کەس داوای کارکە لە حەقیقەتە حیزبێک ئەزانم خۆشەویستان ئێوەش ئەزانین 1 ملیۆن دەنگی هێناوە لەم هەڵبژاردنەیە بەداخەوە ئەمڕۆ 1 ملیۆن گولەی ناوە بۆ خەڵکە ڕەش و ڕووتەوە کە داوای کارەکات کە بچنە سەر کارەکانیان دەڵێت کاریان بدەنێ تۆ لە دەوروبەر و گوندەکەی ئەوانە دانیشتویت کۆمپانیایەکی داناوە ژێرخانەکەیان ئەدزی ئێوە خەڵکش مافی خۆیانە کە داوای نان و داوای کار و داوای ژیانکە بۆیە لێرەوەیە هەر کەسێ دەنگی بە پارتی دابێ بەشدارە لەو کوشت و بڕێک ئەمڕۆ ڕوویدا بەڕاستی ئەخلاقیەن دینیەن ئینسانیەت بەشدارە لێرەوەیە بەڕاستی من ئەوانە شەرمەزارەکەم کە دەنگ بە پارتی وێشێتی ئەدەن ئازیزانی ئارام ئەحمەد لە بەرەبەیانی مێژووەوە لە سەردەمی چاخی بەستەڵەک و بەردین و لە قۆناخی نیۆلۆتیک و سەردەمی تیرروکەوانەوە لە سەردەمی هۆزە سەرەتاییەکانیشەوە هەتا ئەگاتە ڕۆژی ئەمڕۆمان لەم دەسەڵاتە یەکێتی و پارتی چەتەگەر و ناشرینتری نەخولقاندەوە بەڕاستی لەمانە دژە مرۆڤتر لەمانە دژە نیشتمان دژە کورتتر بەڕاستی وجودی نییە
هەر لەو ڕۆژگارێشەوە هەتا ئەگاتە ئەمڕۆ لە دەنگدەری ئەو دوو حیزبە بێکەسایەتی و دوور لە مرۆڤ بوون وجودی نییە بەڕاستی. چونکە هەموو ڕاستیەکان ئەزان دەنگیشیان پێدەن، بە باڵایشیانە هەڵەنێن، درۆیشیان بۆ ئەکەن، گوێن بە هەموو جوانیەکان ئەدەن بۆ وەکو خۆیان ناشرینیان کە بەڕاستی. بۆیە ئازیزانی من ئەوەی کە ئەمڕۆ ڕوویدا هیچ شتێکی سیر و نامۆ نییە، هیچ شتێک نییە کە ئەمە تووشی شۆکی ئێمە شۆکە. ئەسڵەن ئەوە فەرهەنگی پارتیە لە حقیقەتە. من شۆک ئەبووم ئەگەر ئەمڕۆ پارتی بە ڕێگەیشی مەدەنی جوابی ئەو خەڵکەی بەیادایەتەوە کە خۆپیشتنیان کردووە. باش نییە؟ چونکە ئەوان گۆش کراون بۆی کە هەمیشە فیشەک تەقێن بۆ خەڵکی قوربەسەر و خەڵکی دامایی کوردستان. باشە. بۆیە ئەوانە شێرپەنجەن، باش نییە لە ناو دنیای ئێمەیە کە ناهێڵن هەرگیز دایکانی ئێمە هەناسەیەکی شادی هەڵبمژن. باشە بە دەفتەر و قەڵەم بیهێن و حسابی کە حسابکەن عەزیزانی ئارام ئەحمەد لە شەستەکانەوە بزانن ژمارەی ئەو کەسانەی کە کوردن و بەدەستی ئەمانە کوژراون، باش نییە بەدەستی پارتیەکەتی کوژراون، بەراورد بکەن لە دەستی بەعسا بزانە کامیان زۆرترە، سەد قات زۆرترە بەڕاستی ئەو یەکی دی پارتی کردویانە. بۆیە چارەسەر ئەوەیە هەر کەسێ، هەر نووسەرێ، هەر مامۆسایەکی زانکۆ بچووکترینی هیوای لەسەر پارتی هەڵچنی بێ یا یەکێتی هەڵچنی بێ ئەبێ پێی بڵێ هۆش بەڕاستی. باشە یەکێتیش لە لالەزار دەیان و سەدان بیانی داتاشی دژی لالەزار و ئەو ژنۆسایدکردنە، بەڵام مۆری ڕەشە بە ناوچاوانیەوە بۆ هەتا هەتای لێ نابێتەوە هی هەموو بکەرەکانی. ئەوەی ئەمڕۆی گوندی لاجانیش بەڕاستی هەر بە هەمان شکڵە، هەر بە هەمان شکڵە. ئەمانە هیچ کاتێ فێر نابن بە ڕێگەی مەدەنی وەڵام بە خەڵک بدەنەوە، کێشەکان بە ڕێگەی مەدەنی حەلکەن بەڕاستی. ئەوە تا ئێستا کەس ببێ پاڤڵ ئێرانیەکانی هێناوە ئەو شەوە سەرپەرشتی لالەزاری کردووە. باشە ئێوەی پارتیش با تورکێکتان بهێنایە ئەمڕۆ بەکاتان بهێنایە، ئێوە هەروانە بوون بەڕاستی. من کاتی خۆی وتم ئێرانیەکان لە کۆڵۆن لاوری شارجەنگی کردووە وتیان وانە، بەڵام وایە لاوری شارجەنگی خۆشی بڵێ وانی هەروایە بەڕاستی. باشە ئێستا ڕوون بۆتەوە خەریکە دەرەکەوێ کە ئەمڕۆ بیستومە ئەڵێن لە چەند ڕاهینی ئایندەیە پاڤڵ هەوڵی داوە لاوری شارجەنگی ترۆر بکات. باشە نەک بە پێچەوانەوە. بۆیە ئازیزان من کە باسی لاهور و فڵان و فیسار و ئەوەی ئەمڕۆ ڕیاوە لەو گوندا کە باسی ئەەکەم، کێشەی من ئازادیە، کێشەی من ناوەکان نییە. من لە 30 ساڵی ڕابردووە لە مامۆسای ئاینیەوە لە عەبڵای قەسرێەوە لە فڵان و فیسارەکانەوە لە نازانم دژە فکرەی منەوە لە هەموو ئەمانەوە بۆ هەر هەمویان لەسەر خدمەم دیفاعم لێ کردوون، زۆربەشیان هەر ناناسم بەڕاستی چێن. چونکە بۆ شەڕی من شەڕی ئازادیە، شەڕی فڵان ناو و فڵان ناو ئەلەم بابەتانە نییە. یەکەم کەس بوون کە کاتی خۆی لە پاڵتاکە یوتیوب لە یوتیوبا بڵاوم کردەوە کە چۆن ڤیدیۆکە عەبڵای قەسرێ تیرۆرەکەن پاڤڵ ئەوان. خۆ کابراایکی ئیسلامیش بوو، کۆمەڵی ئیسلامی بچووکە ئیسلامی بچی بوو لە سەردەمانە تیرۆرکرا. من لە تاسوجە من یەکەم کەس بووم بەڕاستی بڵاوم کردەوە. یعنی هەمیشە من ئەم شەڕم کردووە بەبێ ئەوەی بیر لەوە بکەمەوە کە ئەمە ناوی چی و ئەمە چی ئەمە چی و ئەمە چیە. باش نییە سەدان شەڕم لەسەر خەڵک کردووە هەر نایشە ناسم ئەمانە چین. باش نییە اینجا پارتی ئەمڕۆ هاتووە لە چی ئەوە جەوهەر هەرچی ئاغا و چی و لە سێمانی دانیشتووە ئەوە دەستی ئەو لە پشتێتی و یعنی ئێوە ئیلا ئەبێ کەسێ دابتاشن کاکە. حتا ئەگەر کەسانێکیش لەو ناوچەیە لەو عەشیرەتە سەر بە جەوهەر هەرچی بن، جەوهەر چێ ناوەکە جەوهەر ئاغایەکەیە سەر بەویش بن، مافی خۆیانە نان بخۆن کاکە، مافی خۆیانە نازای دەرببڕن، مافی خۆیانە کە قسەی خۆیان هەبێ. یعنی بۆ ئێوە پێتان وایە کە بە نمونە مادەم ئەمانە بۆ نمونە بە قسەی ئێوە ها هیچ جەوهەر هەرچیتی بۆیان نییە دای مافەکەن، بەتەواو واژ نییە لە حەقیقەتە. یعنی ئێوە پێتان وایە ئەمە یەکێتی لە ڕێگەی جەوهەر ئاغاوە هەر ساوم ئاژاوی ناوەتەوە، باش نییە ئەتانوێ ئەمە بیانۆکەتان بێت، باش نییە ئەمە یەکاپیجە. یعنی ئێوە و یەکێتی هەمیشە ئەمە ئەخلاق و پیشەتان بووە، هەر کەسێ شتێکی وتووە وتان ئەمە ئاوایە ئەمە پێی فڵان کەسە ئیلا شتان بۆ تاتاشیوە بەڕاستی ئیلا کاکەجان ماڵتان ئاوا بێ پارتی سەرجەم عوسمانی ترۆر کرد وتیان ئەمە پەیوەندی یەکەم جار لە بیرمە وتیان ئەمە پەیوەندی لەگەڵ ئەنسار ئیسلام هەبوو. ئای قوڕ بۆ سەرم کابرایەکی مەدەنی مۆدێڕنی وەکو سەدر عوسمان باش نییە کە شارەزای فکر و معریفە ئەلبەتە تۆ وتی وەڵا ئەمە جەماعەتی ئەنسار ئیسلام بوو، هیچی بۆ نەما بۆ قسە قۆڕانی نەبێ کاکەجان. ئێوەی پارتی ئەمڕۆ نەدەبوو خەڵک کوژن، نەدەبوو تەقە دەخەڵەکەن، ئیتر پیاوی هەر کەسێک بوون چی نییە و جەوهەر ئاغا و جەمە نایخوا بەڕاستی کاکەجان نایخوا بەڕاستی ئێوە فێرن. ئەمە ئیشەکانی ئێوەیە کاکە. اینجا ئەوەشتان پێ بڵێم $9 ملیارد دزراوە لە ڕێکخراوەیەک کە ئەم جەماعەتی عەلی قەرەداخی و حاجی کاروان و ئەوانە لە سلێمانی و لە ناوچەی باشوورە ساڵانە خەریکی پارەپەیاکردن بوون و بە ناوی خێر و خێراتەوە پارەکە دزراوە.
ئەمە قسەی ئێمە نییە بەڕاستی. حەماس بەیاننامێکی دەرکردووە ئەڵێ ئەم ڕێکخراوە لە تورکیا ئاوە ئەم نیو ملیار دلاری دزیوە 1 دیناری ئەم پارەیە بە مناڵانی فەڵەستین نەگەیشتووە. باشە کاکەجان کە بە ئیسلامیەکان ئەڵێ ئەوە ئەیەکێتی پارتی بۆ ئەیدزێ یعنی ئەمانش هەر دزن دەڕاستیە کاکەجان. ڕەشەوڵاخی وا هەبوو لەو کوردستانەیە وەڵا من خانۆکەی خۆم فرۆشتووە و ژن و مناڵەکەم تۆتە ناو هینەوە ناو کرێچیەوە لەبەر مەسەلەی غەزە و لەبەر خەڵکی مناڵی فەڵەستین و ئەم بابەتانە ناڵێ وەڵا من ڕەشەوڵاخ بووم خانۆکەم فرۆشتووە داومە بە کە حاجی کاروان و بە عەلی قەراخییانە بۆ خۆیان بیخۆن. زەلام هەبووە بزن ئاسا لە سێ سایقا وەڵا من حەلاقم پارەی ئەم مانگە ماوە بە نازانم چی کورە دامایی قوڕ بەسەر ئەو پارەیە ئەیەی بەمانە بۆ خۆیان ئەیخۆن شەوانە دائەنیشتن سێسێ و چوارچار خەریکی سێکس و ڕابواردنن خەریکن ئاخی ویسکی ئەخۆنەوە بە قوربان بەسەرخۆشی ئەمانە نوێژەکەن تۆ خۆت گەمژە کرایی کاکە ئیسلامی سیاسی وەکو کوردایەتەکەی پارتی وێکێتی بەسەر ئێوە پارە پەیاکەن باشە ئازیزانی ئارام مەسەری ئەم هاوکێشەیە بکەن باشە ئەمانە گوایە پشتیوانی نەڵانی فەڵەستین و غەزەیان کردووە کە توورێکیان نایەوە بۆوان خۆیان خواردویانە کەچی سێسە جا ئەوشم بی دەچێت ژنان هەبوو لە کوردستانە لە باشوورە وەڵام ملمانکەکەی دەستی خۆم و ئەڵقەکەم و زنجیرەکەم من فرۆشتووە بۆ مناڵانی نازانم چێ هین غەزە دامایی قوڕ بەسەر لە بەرامبەر ئەماسی ئەم هاوکێشەیە بکەن 3 ساڵە شەڕی ناوخۆ لە سۆدان هەیە ئازیزان هەموو شێر ئەمانە موسڵمان باشە کارە ساتی سۆدان کوشت و بڕ ئەوەی کە لەوێ ڕوویاوە کە لەوێ تاوان کراوە 1000 قات گەورەتر و فراوانترە لە غەزە و لە فەڵەستین باشە بەڵام کوشتنی ئەم هەموو موسڵمانە لەم شوێنەیە کە ناوی سۆدانە ڕنگدانەوەی نەبووە حتا لەبارەی میدیایشەوە ئیسلامیەکانی لای خۆشمانی 1 دینەرن بۆ ئەوان پەیان نەکردووە لەبەرچی چونکە خوێنی موسڵمانانی سۆدان نەبووەتە کەرەسەیەک بۆ قاچاقچێتی و پارە پەیاکردن باشە هیچیان بۆ ئەوان نەکردووە هیچیان بۆ ڕۆژ ئاواژ نەکرد کاتی خۆی کە بینیمان لەبەرەوە ئەمانش بەڕاستی بزانین عزیزان مەسەڵەن ئاخر قسەکەمەوە بیکەم لەسەر مەسەلەی ئەم کۆرمۆرەیە ئەو ساڕوخ و ماڕوخە کە تێکی دا فڕۆکەی نازانم بێ فڕۆکەوان و ئارۆ بابەتانە نەزەری خۆم لەسەر ئەوواڵێم طبعا من ئەزانم چیەیە ئۆزانم کاملایەنە باش نییە بەڵام زۆر کەس ئەڵێ کاگەرم بۆ نایڵێ چییە وتنی من بیڵێم هیچ سوودێکی نییە خۆشەویستانی ئارام محمەد پێویستە یەکێتی و پارتی خاوەنی ئەم مۆزوع بن ئەبێ ئەوان بیڵێن کام لایەنیان لەما بەشدار بووە ئەبێ ئەوان بە ئاشکرا بڵێن ئەمە بەڵگەکانمان فڵانە لایەنیان بەشدار بووە کە کۆرمۆریان ئەویان لێ کردووە ئەویان کردووە باش نییە دڵنیا بن کە باش ئەزانن کە کام لایەن کردوێتی وەشی دەستی تێدا هەیە بەڵام یەک کەسیان شەهامەتی ئەوەی نییە کە ڕاستیەکە بڵێت بۆ لەبەری ئەمیان لەبەری ئێران پیاوی ئێرانە ئەش لەبەری تورکیا و پیاوی تورکیایە باش نییە اینجا ئەوەی کە لەم ڕۆژانە سەرنجی منی ڕاکێشاوە مێدیای یەکێتیە بەڕاستی پیج و ئەکاونتەکانیان منتەقی تیان نییە کارەبا ببڕێ تۆ شاوی لۆغان کەیت و هەڵپەڕی ئەمە شێتیش بەڕاستی شتی ئەوە ناکە ئەمە جۆرێکە لە ئیفلاسی سیاسی وەکو ئەو قمارچیە وایە دوور لە ڕووی ئێوە کە هەرچی سامانی ئەیدۆڕێن لە دوایاڵێ دۆڕانم بەهینمەوە بەڕاستی ڕێگاوایە ئێمە جاران ئەمانوت ئیدریس بازانی وتوێتی ئەگەر شۆڕشمان پێ نەکرێت پێمان تێگەدرێ ئێسێکێتی بە هەمان ڕێگە ئەڕوا ئەڵێ ئەگەر کارەبا خۆمان نەیهێنین ئێکوژێنینەوە بنمونە ئێکاکە خۆ بێنە بە قوربانە بم ئەگەر شەقاممان پێ چاک نەکرێ ئێمە شەقامەکە وێرانەکەین ئەگەر پردمان پێ دروست نەکرێ ئێمە پردەکە ئەڕوخێنین چکەی وایە کاکە لە لێدان لە کۆرمۆرە هەتا ئێستا کەس ناویشێتی نەبردووە کەچی یەکێتی و لایەنگرەکانی خۆیان هاوارەکەن ئەڵێ ئێمە بووین بەکار و کردەوەکە بەڕاستی ئەمە عەجیبە تۆ بۆچی لە خۆشیە هەڵەپەڕی لەبەرەوەی کە کارەبا نەماوە با من لەمە تێبگەم تۆ ئەگەر نەخۆش نیت لەبەرەوەی کە تاریکی هاتووە تۆ بۆ هەڵەپەڕی و گۆرانی ئەڵێ تەنها لەبەرەوەی پێتان وایە کارەبای 24 ساعتە بە نمونەی کە ناویانە مەسئول بازانی سەرۆکی حکوومەت بووە ئەو دابینی کردووە کە سەر بە حیزبێکی ترە ئەمە چ نەخۆشیەکە بەڕاستی کاتی خۆی کە کارەبا هاتەوە ئێمە بیرمانە هەمان ئەو کارەبا هاتەوە ئێستا لایەنگرانی یەکێتی لە داهێنانیشی گەورەیە سەلماندویانە کە کارەبا خراپە نابێبوونی هەبێ لە کوردستانە چونکە هەڵەپەڕن کە کارەبا کوژەوەتەوە کارەبا نییە باش نییە ئێستاش مرۆڤایەتی سپاسی ئەدیسۆنەکە باشە من خۆشم 30 ساڵی ڕەبەقە لە هۆڵندایە چەندین کۆمپانیا لێرە هەیە کە کارەبا دابینەکە من وەکو کەسێک ئەگەڕێم کامیان سیارەکەی مناسبترە ئەشم لەگەڵ ئەوەیە عەقد دەکەم بۆ ساڵێ بۆ 2 ساڵ ئەگەر خراپ بوو ئەو کاتە ئەشم ئەیگۆڕم بەلایەنێکی تر من حەقم نییە و کارەبایە کۆمپەکێ لە پشتێتی ئەوە ئیشی من نییە وەکو هاوڵاتیەک بزانم خاوەنەکەی شێیە
کارەبا هەیە باشە کۆمپانیایەکە ناوی فڵانە منیش ئارام ئەحمەدم عەقدم لەگەڵیان هەیە کارەبام ئێنە و پارەی خۆمیانێ بەڕاستی بەدبەختیەکە ئەوەیە کە بەڕاستی کە کارەبان نەبێ باشە ئەمە کەی مشکلەیە کارە 24 ساعاتی یەکێتی دابینەکە یا پارتی دابینەکە حکوومەتی هەتا هەرێمتان هەیە یەکێتی پارتی ئەوان دابینیان کردو ئەم کارەبایە مڕشی باوکی مەسعود بارزانی و مڕکی هیچ کەسێک نییە لە حەقیقەتە پارەی ئەو میلەتەیە دراوە بە کارەبا ئەیشی فرۆشتنەوە بە خەڵک باشە کە حەقی خۆتان ئەمە بە پارەی خۆ بەلاشە نییە لە ڕاستیە کاکە لەبەر ئەوە ئەمە عیبە ئەم نوع لە قسەکردن لە ڕاستیە ئەمە عیبە یعنی ئەمە زۆر نائینسانانەیە تۆ دابنیشی لەبەرەوەی کە وەڵام مەسعود بارزانی ئیدعای کارەبای کرد ئەو هێنەتێمنەوە کارەبایەم ناوێ با و کارەبای وای لێ بێ با نەمێنێ کەی وایە کاکە چۆن شتی وای ببرێ من من خەڵکی پێنجێنم بەیانی یەکێتی نیشتیمانی شەقامەکانی پێنجێن بۆ قیتاو کە چاپای بۆ دێم دەستی خۆش بە یەکێتی نیشتیمانی کە خەتوواکی وەکو حکوومەت ئەوەکەی خۆمە هونەریش نییە لە ڕاستیە تۆ ئەرکت ئەوەیە یعنی ئەمە ئێستا لە هۆڵندایە شارەوانیە جادە قیرەکە کەسە باسیشی ناکە قیزی نایە باسی بکە بۆ لەبەر ئەرکی خۆتە تۆ ئەرک ئەبێ بیکەی بەڕاستی مەبن بە محافیزە گەمژەکەی سلێمانی و دانیشتۆ خەڵک پێی ڕابێ قەشمەرە باشە هەڤاڵ ئەبوو بەکر ئەو هەڤاڵ ئەبوو بەکر ئازیزانی ئارام ئەحمەد هێندە سوو بووە من تاقەتم نەوە باسی بکەم بەڕاستی هەتا تاقەتم نەماوە باسی بکەم کاکە یعنی ئینسان ناکرێت کەسێکی وەکو ئارام ئەحمەد ئاسی خۆی بێتە ئاسێکی نزمی وەکو هەڤاڵ ئەبوو بەکرەوە بۆیە پارێزگارێک کە لە هۆڵندایە ئەچێ کارێکەکە مدیری شارەوانی جادە قیرەکە ئەماکە ئەوەکە ئەمە هەر کەس بێزیشی نایە باسی بکە تۆ حکوومەتی ئەرچی خۆتە جێبەجێکیت مەسعود بارزانی سەرۆکی حکوومەتە ئەرچی جێبەجێکە کاتی خۆی بەرهەم ساڵح هەستا سەرۆکی حکوومەت بوو ئەو پارکی هەواری شاری دروست کرد باشە دەستی خۆش بێ لە کاتی خۆشە باسم دەستی خۆش بێ هەواری شاری دروست کرد بە بەرهەم ساڵح کارێکی باشە کاکی گیان سەرۆکی حکوومەت بۆ کردوێتی ئەرکی سەرشانی خۆی جێبەجێ کردووە ئەو شتێکی باشە ئەمە شتێک نییە کە یەکێتی یا پارتی بچێت بە خەڵکی بفرۆشێتەوە وەکوەوەی پیاوەتی کرد بێ باشە پارەی ئەو میلەتەیە یاوتانە بەوە کە کارەبا دروستکەن خەڵک کارەبای هەبێ 35 ساڵە ئێمە هاوارەکەین کورد پێویستە لە باشوورە کارەبای هەبێ عیبە بەڕاستی ئیسە کارەبا نەبێ عیبە کارەبای ئەسڵ عیبە بەمان کارەبا بکوژێتەوە بە ساڵ کارەبا بکوژێتەوە بەڕاستی لەم سەردەمەیە کە ئێمەی تیا ئەژین شەرمەزاریە بۆ حکوومەتەکەی پارتی وێکێتی ئەگەر بە ساڵان کارەبا بکوژێتەوە کاکیشە باشە کەچی ئێستا ئێوە شەتان لەسەرەوەی وەڵا ئەم کارەبایە بە عەمەل نایە لە بەرەوەی مەسعود بارزانی ئەوەی کردو کوربا بەمە عیبە برای من ئەمە عیبە کاکە کورە هەر کەس کردوێتی هەردوو دی دەرەهاو باشە مهم هەیە کارەبا هەبێ بۆ خەڵکە کاکە میم ئێوە خەڵکە خەریکی ئەوە تا کاکە ئێوە ناتوان مۆبایلەکانتان شەحنکەنەوە ئەی هاوار چۆن شتی وابێ برای من ئەمە عیبە کاکە لەبەرەوە من ئەزانم چێ لە پشت ئەو مۆزوعەیە ئەیزانم کاملایەن و کام گروپە ئەو کاریان کردووە بەڕاستی بەڵام ئەوە ئەرچی یەکێتی و پارتیە کە بە خەڵکی کوردستان بڵێ فڵانە لایەن و ئەوە کردوێتی بە ڕسمی بەڕاستی ئەسڵن لەنەتەوە یەکگرتوەکان لای ئەمریکیەکان لای دنیا شکاتی لێ بکات بڵێ ئەمە ئاواکە باشە پاشان ئەم حکوومەتە یەکێتی و پارتی چییە کە ناتوانن ئەم شوێنە بپارێزن کاکە چییە ئەمە هەیە بیهێن نهێنی ئاسمانی بیپارێزن هەشیاتە سەری بیخەنە خوارەوە بۆی وارێ نییە کاکەجیان هەمووتان ئەزانن کاکەجیان تورکیا و ئێران نایەنەوێ هەرێمی کوردستان بەرەو سەرەوە بڕوات باشە داجی کرد هەمیشە وایە هەتا حکوومەتی عێراقیش نایەوێ هەرێمی کوردستان بەرەو سەرەوە بڕوات ئێسش ئێوە ئەچن لە ئێرانەوە دۆشاوە تەماتۆ چۆچۆ ئەهێنن لە تورکیاوە پانتۆڵ و جلوبەرگ و هەموو شتێک ئەهێنن ئەم حکوومەتی هەرێمە نەیتوانیوە خۆی ئەو جیهازانە بێنێ لە هەرێم دروستی کە لەبەرەوەی ڕێگەی پێنادەن بۆچی بۆ ئەوەی کە گەلی باشوور گەلی کورد هەمیشە دەسەنەوە خوار و زەلیلی ئێران و تورکیا بن بۆ ئەوەی ئەگەر ئەوان سێ مانگ دەرگاکەیان داخست خەڵک بڵێ ئای باوکە ڕۆ چی بکەین تەسلیم بین بە تورکیا و بە ئێران چونکە ئەوە نانمان نەما ئەوە ئاردمان نەما ئەوە گەنممان نەما ئەوە خواردنمان نەما ئەوە فڵان و میوە ئەوەمان نەما کاکە بۆی ئاواکەن یەکێتی و پارتی ئەگەر بەڕاستی حیزب بوونایە و حرمەتی گەلەکەی خۆیان لابوایە ئەبوایە لە ماوەی ئەم 35 ساڵەیە ئێستا بەدەیان کارگەیان کردایەتەوە کە ئەسڵن باشووری کوردستان پێویستی بەوە نەبێت لە ئێرانەوە شت بێنێ پێویستی بە نەبێت لە تورکیاوە شت بێنێ باشە بەڵام کە تۆ یەی ئەمە قسانیان پێ ئەڵێ ئەوان هەر ئەسڵن گوێشی لێ ناکەن بەڕاستی باشە بەداخەوە کە ئەمە حاڵی باشووری کوردستانە لە دوا قسەکانما بە پارتی ئەڵێم هیچ پاکانەیەک ناخوا تۆ ئەمڕۆ تەقەت لە خەڵکێک کردووە کە دای مافی خۆیانەکەن ئەو خەڵکانە سەر بە هەر جێگەیە بن چۆن بن چینە بن هاوڵاتی وڵاتەکەی تۆیە باش نییە بۆی هەیە کاکەجیان حتا ئەگەر ئەوانەی کە لەو منتیقیان سەر بە یەکێتیش بن بۆیان هەیە نازای دەربڕن تۆ بۆ نێتەقیان دەکەیت
پارتیەکان لە سلێمانی بۆیان هەیە نازای دەربڕن تۆ یەکێتی بۆ نێتەقیان لێ بکە کاکە هیچ بیانویەک بۆ ئەم مۆزوعە ناخوا ئەوەی ئەمڕۆ پارتی کردی دەستی بە خوێنسوورکرد تاوانە جەریمەیە ئەبێ ڕسوا بکرێ ئەو جۆرە کردەوانە یەکێتی و پارتی نابێ بە هیچ جۆرە بەش عنوانێ تەقا لە خەڵکن کە هێن دای مافەکانی خوانەکەن تەواو ئەمە ئیتر نایخوا وەڵاوە یەکێتی لە پشتی بوو پیاوی دەوەر ئاغا بوون هاتن وایان کرد لە قسەی قۆڕ مەکەن کاکە قسەی قۆڕ مەکەن ئێوە هەر ئەو پیاوە بوون کە لە سەردەمی حەفەی شوباتە لە لەقی چوارەوە تەقەتان لە خەڵک لە ڕێژوان و قوربەسەرەکان کرد ئەو ماڵەتان کوشت ئەو هیوە ئەحمەدە جەلادە کە ئێستا هەر پارتیە ئەوە دەیان گەنجی باشووری کوردستانی خەڵتانی خوێن کرد لە سلێمانیە کاکە لە بیرمان نەچۆتەوە بە قوربان لە بیرمان نەچۆتەوە ئەوانە ئەوە مێژووە ئەو کوڕە گەنجە کراس سوورە مناڵەکە چی سووی لە بەرابووناوەکەی بینیە ڕێژوان بوو یەکامیان بوو ببورن کە ئاوا خۆیاتە بینەکە ئەگری ئەوە هیوا تەقەی لێکرد لەقی چوار تەقەی لێکرد لە چەمچەماڵ کوڕی ئەو مناڵە پشکۆلەکە کە لە چەمچەماڵ تەقەتان لێکرد زمناکۆ بوو بەڵێ زمناکۆ بووم کە شێسوورەکەی لەبەرایە چۆن شیوەن و ئەگرەکە ئێوە ئەوتان کوشت باشە زمناکۆتان کوشت ئێوە لە چەمچەماڵە کوڕ گەرمیانتان کوشت گەرمیان کاکە گەرمیانتان ئێوە تیرۆر کرد باشە مناڵێکی دە 12 ساڵانە لە لەقەکەی پارتیۆ ئێوە کوژە ئێوە ئەوەتەی هەن بەس ئەوە ئەکوژن کاکەژیان بەس مناڵی کورد ئەکوژن ئێوە پیشتان هەر بۆ جۆرە بووە لەبەرەوە پاکانە مەکەن و تەواو ئەمڕۆ تاوانتان کردووە کورد و کرمانچی کورە قەڵاتزێ کورە کۆیە کورە سەیسایە کورە کەدار و کوفری لە هەموو شوێنێکی پارتی کوشتیان کاکەژیان تەواو من تر کاتان ناگرم ئازیزانی ئارام ئەحمەد حرمەتێکی زۆرم بۆ هەموو لایەکتان هەیە هەتا جارێکی دێمەوە خزمەتان بەخواتان ئەسپێرم بەڵام ئەمانە ڕاستی ئەمانە حەقیقەتن لە ڕاستیە و ئەبێ هەموو کەس ئەو ڕاستیانە بزانێ و من گوێش بەوە نادەم جەماعەتی یەکێتی گوێنە دەن و جەماعەتی پارتیەن گوێنە دەن و گوێنەکان بۆ خۆتان کاکەژیان باشنی مشکلە نییە بەڕاست ئێمە بە تەخمین بێدەنگ نابین بە هیچ جۆرێ بەڕاستی بێدەنگ نابین کاکەژیان خواتان لەگەڵ ئازیزان و ئارام ئەحمەد خۆشەویستیم بۆ هەموو لایەتان هەیە بەخێر خواتان لەگەڵ